لەسەرەتەوە مامۆستا سڵاوێک بەناوی بەرنامە و بەناوی ئێمەوە پێشکەش بە ئێوەی خۆشەویستە و زۆر خۆمان بەبەختەوە ئەزانین کە بووین بە میوانی جەنابتان لە ماڵە خەنجیلەکەتان. زۆر سوپاسم هەیە بە خێراتنتان دەکەم و بە خێراتنەکی وە کە لە دڵی خۆمەوە چەندم پێخۆشە، هەندەی دیشم پێخۆش بوو کە ئێوە هاتن، یعنی هیچ لە یاد ناچیتن بۆ هەموو کەس. دوایش زۆرم پێخۆشە کە ئێوە هاتن، ئەمنیش ئەو برادرانەی ئەو خوشکانەی کە چاویان لەوەیە کە چاویان بە شتێک بکەوی و ئینشاءڵڵا ئەوانیش دڵیان پێخۆش دەبی و سوپاسیوانیش دەکەین و هەتا مردن ئەوە شتەکە دەمینێ هەموو لایەک پێی خۆشە. ئیتر سپاس بۆ ئێوە بۆ هێزگەکەی تەلەڤیزیۆنی کەرکووک بە خێراتن سەر هەردوو چاوم. زۆر سپاس دەکەین. مامۆستا ئێمە کە زانیمانە جەنابەت مامۆستا ڕەسوول بێزارگەردی بەم نازنەوە ناو دەرکردووە کە بە ناز ناوی بێزار. لێرە ئەمەیە بزانم مانای بێزار چییە، یاخود بۆچی ئەم نازناوات هەڵبژار بۆ خۆتەوە؟ بێزار مەقسەد لەوەی نییە کە شتێکی ناخۆشە، شتێکی زۆر خۆشە. چی لەبەر ئەوە ئەو بێزارە دەبینی ئێکەکی زۆر خۆش دەوێ، دەرێ تو لێم بێزاری دەرێ نا ئەمە نەتوم هەر خۆش دەوێ. ئەمیش لە وەختی خۆی کە ساڵی 46 چوومە ئێزگا، ئەوم هەڵبژارد، بەخۆشم هەڵبەست و شتی وام دادەنا، هەڵم بژارد کە ئەو لەقەبە بۆ خۆم دابنێم کە بێزارە و پێشم خۆشە و لام لە هەموو کەسێکیش لای هەموو کەسێکیش خۆشە، چونچین زۆر قسەکی لە سەزارە یەک هەر لە یەکەکی دوو خۆشەویست دەبین لێک خۆش دەبین دەرێ لێم بێزاری دەرێنا ئەمن لێت بێزار نیمە تێگەیشتی ئەمن ئەتوم هەر خۆش دەوێت تێگەیشتی. ئەوجا لەبەر ئەوە ئەمن ئەو لەقەبی بێزاریم هەڵبژاردیە و لاشم وایە شتێکی ناخۆش نییە بە ئەوەی خۆم بە دڵی خۆم ئەو دەنادام بە دڵی برادران و خۆشەویستانش. زۆر جوانە و ناوی مامۆستا لە سەرەتای بەرنامەکەمان پێشەوەی کە بچینە قۆڵایی پرسیار و باسەکانی ترمان دەربارەی ژیانی جەنابەت ئەمانەیە شتێ بکەی بە خەڵەتی بەرنامە لە سەرەتەوە، چ گۆرانیە چه قسەیەکی خۆش و نەستاق، چ شتێکە خۆ دەگە. بەس من لاماوێ حەیرانێکی کورد پێشکەش بە بینەرم بکەی ئەوانەی کە خولیای دەنگی تۆن و حەیرانی تۆیان پێخۆشە. بەسەر چاوم من ڕاوەستاوم کە چەند حەیرانێک پێشکێشی هەموو گەلی خۆشەویستەکەم بکەم ئیتر خۆشیتان فەرموو. والله دەرم کوریکەک باما لە کوریشی گاگرۆێ بۆ ئاراشی بباما لە سەگردی پیرداودی بەرامبەر بە کاو لە شنۆرەیە دە من خوا بکا بە خوڵامی باە شەماڵی هێواران و سبەینان وەکی دەبزێوی دەداتەوە لە بسک و شابسکان وردە پەرچەمان دەبزێوی لە قونچی ئای برۆیم کوریکەک باما لە کوریکی کەس دەناسی بۆ ئاراشی بباما لە سەگردی عەبدولعەزیزی بەرامبەر بە شێراوە قوسە برباسی ئارێ برا لەو ڕێوارێ بەرنەکی باری کوزەمێ بە بازن جوابان دەنێری
دەلێ بۆ ئەمرێنە کوڕەتی مە حەیرانێ بەسە چیدی لەمانە باباندانانی شنجۆتە شەمامە شەمامە باغڕێب شروی لە بنکەوێ ئای کراسی دەوزە ئەمرانە حەیران حەیرانی لێدێ گەردە نێزەر بەربەلێ لێدێ منە ڕێوارە لە زاریە کۆرانێ لە ڕێستراوێ دەگەیمە بەژنێ باری کوزەندەیە بە بازن دەگەر پێ ناوێ نامگۆدە تو بیرە دەستێ چۆ بەدا ئەمە سەمریە بە کەزی بەدەستێ ڕاستە دەزینم سەرجە سنجاقێ دەگرم زۆتە شەمامە شەمامە ڕۆستەم بەجی دەوێ خۆندا ببن پەریێ خەزێمەیە ئارێ دەرێم چاوەکەم سەتی وەچی من تو دەمری بە خودا بەبێم رادی سەرێ خۆ دەنێتەوە بن خاچی گریە ئای بەتەنێم قد برد رنگایا اگر من مرد منگو قد برد رنگا انگو قبر چه لبو من لیدن لسسینگو ممچه نازدار حیرانه هاره لی مدن بکرینگو بیران بیرازی گلتنگا لبوم گاز کنه کور پکانی ممگناتی نخوصو کج نکانی دست ببازن دبابین و سرینه فرمیسکانم لدیار ببارینن ای آوادن امشینکم لبو بجرن و آوازو آزو دنگم زۆر سپاس مامۆستا کە لە سەرەتایی بەرنامە ئەم حەیرانە پێشکەش کرد بە خەڵاتی بەرنامە بۆ بینەرانی ئازیز. لێرەدا پرسیارێک دێت کە بزانین حەیران چۆن خوڵقە یاخود چۆن ڕێک کەوت و چۆن گوترا لە سەرەتەوە کە ئێوە لەم بابەتەوە ئەتوانین بڵێن مامۆستای حەیرانی کوردی. ئیتر ئەتوانین بڵێنیش گۆرانی کوردی یاخود هەر گۆرانیە گۆرانی چۆن ڕێکەوت چۆن دروست کرا و لە سەرەتاوە چۆن گوترا و چۆن بڵاوەوە لەناو گوێگران. خۆی ئەگەر حەیرانە ئەگەر لاوکە ئەگەر قەتارە ئەگەر ئەڵاوەیسیە ئەگەر خورشیدیە ئەگەر نیوەشەویە ئەگەر ئیجازە مەسەڵەن ئەمە دەرێن نیوەشەوی ئەوان دەرێن ئیجاز ئەوانە هەمووی ئەو بابەتانە لە جێی خۆی یعنی چەسپایە و لە ئاژدادی ئاژدادمانەوە مەسەڵەن لە کەیفەوە هاتیە لە عاجزیشەوە هاتیە. مەسەڵەن دەبینی کابرایەک زۆر عاجزە یان وەلەو گەنجە وەلەو یا جائێرە دەبینی عاجزیەکی بەسەردادێت لە بۆ عاجزیەکەی خۆی ئەوا شتێکی وها هوردە هوردە دەرێ عاجزەکەی تقریبا پێ کەمتر دەبی یان ئایا کەیفی هەیە لە کەیفەوە دەبینی دەرێتن دلی پێخۆش دەبی و وە کەیفەکەشی دێتە جۆشەکە و هادەیگری بەویبی هەر لەو گۆتنە دابیتن لەو شتە دابی ئەوە لەوەیە. دوایە ئەگەر دەپرسن مەسەڵەن ئەوانە تازە کوهاتی و حەیران و ئەو شتمەکانە مەسەڵەن بڵێن لە کوردستانی گەورەوە لە سەرانسەری هەتا سەری هەر کەس بە بابەتی خۆی ئایا بە حەیرانە مندەکەیە هەیە بە قەتارە هەیە بە لاوکە هەیە بە هەر مەنتیقەیەک بەجێی خۆی شتێکی لێ هەیە ئەوجا ئایا بە بەستە ئایا بە مەقامات ئەو مەقاماتانەش زۆرن مەسەڵەن بەیاتە ئیجازە حوسێنیە سەبایە ئەوجا لێی دەردێ ئەمە کوردەواری ئەوانە کم مەسەڵەن دەرێن زۆر ئەرێ مەسەڵەن ئەڵاوەی شەکم لۆ برێ یان نیوەشەوەکم لۆ برێ یان حەیرانەکم لۆ برێ یان مەسەڵەن شتێکی ئەو هام لۆ برێ ئەوجا ئەوەی کە ئەمن باز دەکەم
ئەوە لە بۆ ئێکەچێ مەسەلەن کە ئەمە هێشتان بڵێن ئەوە تازە ئینشاءڵڵا خوا ڕوو دەداتن لێمان پەیدا دەبی ئەو مقاماتانەمان ئەو شتە گەورانەمان داوێنە سەر قاقەز ئەو دەنگ خۆشانەی تازە پەیدا دەبن ئەو ئینسانانەی کە دەیانەوێتە تەور بە تشتی بێخن ئینشاءڵڵا زیاتر تەتەوری پێدەکەوی بەرا ئەمە خۆمان ئەوانەمان لە ئەمە لە بابی خۆمان جێلێ بوو بابی مە لە باپیری جێلێ بووە باپیری شتێکی فۆلکلۆرە ماوەتەوە لە کۆن بەڵێ ماوەتەوە لە خۆی یعنی هیچ شتێکی تازەی نەها شتێکتە سەری کە برەی تازەیە ئەمن ئەو شتەدایە مەسەرەوەی تازەیە تازە نییە هەمووی لە ئاساسەوە ئەوی کە گوتمان ئەمە هەمووی ئەوانە دەزانین هەمووی لە ئاساسەوە لە کۆنەوە هاتیە ئەو جاوەری گرتیە چیە و کوی وەرگرتیە هەندێک وەریان گرتیە بە تەواویەت مامۆستا لێرە فەرمووت نیوەشەو یاخۆت حیجاز نیوەشەو چۆن بۆچی پێ ئەڵێن نیوەشەو بۆچی ناویش پیران لێنە ئەو جەبزانە ئەوەش ممکنە با ئەوەی باز بکەین مەسەلەن نیوەشەو ئەوان پێدەن ئیجازکار کوردی بەڵێ ئەمە پێدەن نیوەشەو بەندێکی نیوەشەوێ هەر بۆ نیوەشەوان دەوترێت بەنی ئەوە ئەوەی بووە کە عاشق و ماشقات بووینە ئەو جا لەسەر خۆی لە کۆنەوە ئایا لەسەر پەرێزێ بووە ئایا لەسەر جۆخینێ بووە ئایا لە ساوار کوتانەوەی شەوێ بووە ئایا لە شتێکی وها بووە ئەو کابرایە گوتی لە کوردایەتی ئەو عالەمە ئەو کچەکە دەویستیتی گوێ بداتێ گوێ لە دەنجی ئەو کوڕەبی یان ئەو کوڕەویستیتی دەنجی خۆی بگەین تا ئەو کچەی بەنیوەشەوەی ئەوجا ئەگەر بتوانی ئەم نیوەشەوەکەمی بۆمان ڕوو بکەوە بە دەنگی خۆت کابزانی چۆنە شەوم لێگەیە مەجالی نیوەشەوان شەوم لێگەیە مەجالی نیوەشەوان کە گەورەکیش هەڵدەستن لە ماڵە بابان پێی دەکەنەوە ئاگران ماڵە من ماڵە بابم شیر دەڵێ خۆ من دەغەمی خۆم دانیما ئەگەر دە ساڵی دیش دانیشتم لە ماڵە بابان بەڵانە من دەغەمێ ئەوە تیمەلاوەی داما گەلە منداڵ و نەفاما خۆ باوێتەوە پێش قەرەوران ماڵە من ماڵە بابم لمني والشوالون ومن عزان موشوك خول الشاوية مني خانة براني لوتش هربايا من عزان موشوك خول الشاوية مني خانة براني لوتش هرمايا من خوام بكاب خرامي بجنة برندو دو شاوية بلا قل شيرين لبيج ومزن مالي وستايا داك دري رول دور جور دنيا قلبي وقتا چیز دەڵێ دایە تخوا ئەگەر لێم نەگەڕێ چونکی زێدە لە هەموو شەوان ئەو شۆکە ئەوەتی مەلاوم بە تەمایە لە منی وەشەوە نازانم قوربانی چێت بم نازانم قوربانی چێت بم قوربانی خاڵی گەردنێت بم
سد بريا يار ليرباي دل براوة دل بقرارة شاوكايا ندقير يا بارا ياريكو غمساد هزار. زۆر سپاس مامۆستا. لێرەدا لە بەندەکە وا دیارەکە بەسەرهاتیۆکە لە نێوان کوڕێک و کچێک کە یەکتریان خۆشویستووە. لێرەدا ئەمێ بزانم ئەم شتانە چۆن ڕێکە و دیاخۆ چوم و بە هەڵبەست ئەم خۆشەویستیان نێوانیان یا کێ دەرکاندی و ئاشکرای کردی بە هەڵبەست و بووە بە حەیران. ئەم شتانە چۆن خڵقن لە نێوان کچێک و کوڕێک یەکتریان خۆشویستووە؟ ئەو دڵداریەی کە پێشان هەبووە ئەو نەوعە گۆتنانەی لەسەر هاتیتە دەرێ وەکو مەسەلەن دڵداریەکی پاگش بووە. هەر دوور بە دوور ئەگەر یەکتریان دیتبی یا بە قسەش گەیشتنێکدی بە قسەی پاگش گەیشتنێکتر لە دڵێکی پاکەوە بە دڵێکی پاکەوە. ئەو دڵداریەش هەتا سەری هەر پاک بووە. ئەو جار لەبەر ئەوە جۆشێکیان کەوتە ناو دڵی هەردوو لایەن ئەو نەوعە گۆتنانیان لێ پەیدا بووە بەرپا بووە. وەکو گوتمان یعنی هەموو نەوعە گۆتنەکانی هەموو وڵاتەکەمان دڵداریەکان یعنی ئەوەندە خۆش بووینە ئەوەندە تش بووینە ممچینە ئەو جار ناڵێم ئەمن ئەوەی نازانم لە مانگێت چەند جار لە ساڵێت چەند جار ئەگەر یەکتریان دیتبی ئەویش هەر دیتبیان دوور بە دووری لایەن ئەوەندە خۆش بووە لایەن وا بوو هەموو وشتی دنیای بووانە. ئەو هاپاکش بوو ئەو هەڵبەستانە و ئەو دانانانە هەموو لەسەر ئەو وەختە لەسەر ئەوە عەشقا لەسەر ئەوە هات پەیدا بووینە. هەر لە گۆترەوە لە خۆوە خۆڕچک نەبوو هاتە دەرێ چ شتێکی لێبوو هاتی کە گوتیان ئەو جار ئەوانەیە لێی بوو بیتی سەبەب ئێستاش کرایتە بە قاعیدا قاعیدەکی جوانی هەیە هەموو کەس لە دە وزارانی گرتیە دەیرێ. ئەو جار نازانم دڵداری ئێستا گۆیە یعنی یەک لێکێکی وەرگرتووە لە کۆرەوە هەتا گەیشتا ئەو دەرجێ. ئەمن کە لەوە تقریبا 40 ساڵ پێشتر کە چوویمە مەسەلە تەجیلم کردیا هەندێک کەس ممچینە بابی منداڵ بووە بەخۆی هەر نەبووە. ئێستا مەسەلەن غێر جێی لەو شتانە بووە ئەو کاتە دەستگای تۆمارکردنیش نەبووە لە کۆنەوە یەک لێکی سندووە باب مەسەل لە کوڕی سندووە یەکی دەر لە یەکی تری سندووە تا گەشتینە ئەو کاتەی کە شارستانیت پێشکەوت و دەستگای تۆمارکردن پێیا بوو پێشە هەلێکتر بەجیمایە لە گوندێک کابرایەک مەسەلەن گوتنی زانیە لە دویان نردیە هێواران لە دیوەخانێ و پڵاو ساواریان لۆنێلایە و داوەتیان کردیە و بەخۆشی و بە خۆشەویستی چیە ئەو کابرایە دەنجی خۆشە لە بابیەوە یان لە باپیری و گوتیان لۆی مایتەوە فێر بووە چیە گوتیتی عالەمەکە گوێ لە دەنجی ڕاگرتێ. ئێستا ماشەڵڵا شارستانێتی بەقووەت بووە هەموو کەس دەنجی خۆش بووە هەموو کەس لە مۆسیقا دەزانی هەر کەسا مەسەلەن فێربوونەکەی زۆر ئاساندا. ئەمما پێم وایە لەو وەختە ئەو ئەستش نەبووە هەستی هەنگینێ لە ئێستا بەقووەتر بووە. ئەمن ئەوە لەگەرەوەدا لەگەر ئەوەی دانیمە برێ ئەوەستەڵۆ بەقووەتر بووە. ئەو کابرای کە ئەو وەختی کە وەریگرتیا بە چاچی چاکتری لە ئێستا وەرگرتەوە هینای تێکایەوە یعنی ئەوەی تێدانی غەشی تێدا نەبووە. ئەلبەت پاک بووە و دەستکاریشی نەکراوە دەستکاری نەکراوە هیچی لێ نەکراوە یعنی بە چاچیشی لێ فێر بووە دەنگ خۆشەشە بووە ئەو دەنگ خۆشە وەریگرتیا فێر بووە ئەوجا لە گوندێک یا دەنگ خۆشەکە بووە یان لە گوند دوو گوندەک خۆشەکە بووە ئەوجا ئەوە مایتەوە وراستەکە ئەمە ئێستا بۆ واستەی ئەوانی تریشکە زۆر دەنجیان پێخۆش بوو ئەم دوو کەسانێک کە تۆڵێ مەسەرەن ئەو کەسێک کە گۆرانی تۆ لەو کاتەوە دەنجی خۆش بوو و خەڵکانی تر خولیای دەنجی بوون لەبەر ئەوە لە یادیان نەچووە کە پیاوەکە چۆنی وتووە لە پێشەن هەروکوە و ئەگەر دەنگیشیان خۆش نەبووی بەڵام وشەکەیان لە یاد ماوە و پارەستیکەن. بڵێ بڵێ ئەو زەنارم یەک لێکی وەریگرتەوە تا گەیشتی تا ئەو ڕۆژەی ئەو ڕۆژەش ئێستا ڕۆژێکی یعنی پێشکەوتووە و هەموو کەس هونەر و هونەرمەند و مۆسیقا و فەنان و نەقاش و هەموو یعنی بە شتێکی وا پێ ڕاگەیشتیا یعنی بە جوانترین وەکو بڵێ شتێکی بی نەخشێنی ئەوە پێ ڕاگەیشتووە. مامۆستا بە بگەڕینەوە سەر سەرەتای ژیانی هونەریت
لە کام ڕێگا دەستت بە سەرەتایی ژیانی خۆت کرد لە کام ناوچە و لە کام گوند یاخود لە کام شار و دەهات لەم کوردستانەدا کە لێ خۆڵقاوی و ئاواز و سەدا و دەنگی کوردیت وەرگرتووە لە سەرتا بۆمان باز بکە کە لە کام شوێن یاخود لە تەمەنی چەند ساڵیتدا دەستت بە ژیانی هونەریت کرد و سەرەتایی ڕێگاکەت دەست پێ کرد بەرەو سەرکەوتن ئەمن لە دەیەک بۆ وەلد بوومە کە ناوی قەڵاتگەیە لە بن هەولێرەوە لە هەولێرەوە نێزیکە لەوێ بۆ وەلد بوومە تقریبا باوکی خۆم نەدیوە عمرم 42 شەو بۆ شتێکی وا بووە باوکم ئەمری خودای کردووە و منیان داپیرەیەکم هەبووە دوو برایت کەشم هەبوو یەک ناوی عەلی بوو یەک ناوی خدر بوو ئەوانە هەردووک لە دەشتێ لەو قەڵاتگەیە لەو گوندە ئەمری خۆیان کردووە هەر بە کچکەیی هەر من مامەوە منیش کچکە بوومە گوتم هەستا ئەو داپیرەی من هات ڕزای کرد لەو مامانەی من گوتی ئێوە دوو کەستان لەکن مردووە ئەوەی بدەنە من ئەوە من لە بەخێوی دەکەم ئەگەر ما ئەوە هەر ئی ئێوەیە ئەگەر ئەمری خواشی کرد هەر ئی ئێوەیە با ئەوە نەفەوتێتن وەڵام منیش مامەوە لەوێن دەرێ منیان هینا شاری هەولێر لە شاری هەولێر هەتا فامی ئەوەم کرد کە بۆ قوتابخانە چووم کە چوومە قوتابخانە هەتا پۆلی شەشی ئیبتیداییم تەواو کرد ئەو تەشجیعە ئەو دەنگ و سەدایە منیان تەشجیع دەکرد بۆ ئەوەی کە دەنگم خۆش بوو لەو وەختە نەشید و گۆرانی و هەموو شتێک ئەمنی وا لێ کرد کە فێری ئەو شتانە بوو مامۆستا لە قوتابخانە دەست پێ کرد سەرەتایی بڵێ لە قوتابخانەوە لە نەشیدەوە لەو وەختە ئەو نەشیدە هەبوو پیرە مەگرون مقەدەسی دۆستی دایمی کوردی بۆ مەنزەرەی شیرینەوە دافعی سەد ناو دەردی قامەتی بەرزی تۆ دامەنی سەوزی تۆ نیشانە و ڕەمزی تۆ باعیسانە بۆ نەهێشتنی میعاد فەسلی زستان بەرجی سپی ئاپۆشی و چوویتە ئاسمان سەیری هەموو دنیا ئەکەی تۆ شەهەنشەی شاخەکان ئەوە ئەو گۆرانیان هەبوو ئەم سرودە لە ساڵی چی ئەتەنوە دەست چه ساڵی بەخوا ئەو وەختە ناڵێم من تقریبا عمرم 8 ساڵ 9 ساڵی بووە بەیاتە تا ئێستا ئەو نەشیدانە هەبوو دڵ لە دەردی وەتەن پەست و گیراوە ئەی وەتەن چەند خۆشەویستی پێشکەوە تۆ پێشکەوە تۆ پێشکەوە ئەی کوردی ئازا ئەو نەشیدانە ئەوانە هەبوو لە تەمەنی 20 ساڵی بەسەرەوە لە تەمەنی 20 ساڵی و مۆفەنانێکی خەریکی چی بوویت؟ خەریکی دڵداری بوو ئەرێ وەڵڵی تۆغیانی ڕاوەشکارم بوو ڕاوەشکاری وڵاتەکەی خۆمان ئەوزا لە وڵاتی من ڕاوەشکار زۆر خۆشە خەریکی ئەو بوو ئەوزا لەو وەختەوە دەنگخۆشیش هەبوون ئەمن معجیب پیان بووم هەزار ڕەحمەتی لێوی سەیدە کۆرە هەبوو لە ناو گەردیایەتی حەیرانی دەگوت ئەمە حەیرانی چۆنی دەگوت ئێستا نەماوە دەنگخۆشی تر هەبوون لاوەکبێژی تر هەبوون لە ناو دزەیان جوامێر هەبوو ئەحمەدی بەجی هەبوو ئەو دەنگخۆشانەوانە حەیران و ئەوانیان دەبوو دەنگەکەی وان تەئسیری لە من دەکرد کە دەیگۆ کە شتێکی پێم ئەو نەغمەشی غەریب بوو یعنی زۆر مشتاقی بوو دائیما یعنی مامۆستا جەناب ئەتوانم بڵێم سەرۆتەکەی ئەوانە بۆ جەنابت ماوەتەوە لە فێربوونی وتنی گۆرانی و یاخود حەیران لەو وەختە لە مەکتەبەوە نا لە مەکتەبەوە سەدیق ئەفەندی هەبوو هەزار ڕەحمەتی لێ بوو معالیمم بوو ئەو تەشجیعی دەکردم دەنگم هەر خۆش بوو نەشیدم دەگۆ لە فەرقەی نەشید یعنی خۆم ڕئیسی فەرقە بووم نەشیدم دەگۆ تەڵەبەش دایان جێڕاوە سەرەتام لە مەکتەبەوە وەرگرت ئەمما کە گوێشم لەو دەنگانە بوو
ئیتر هەندەی دی مشتاق بووم هەندەی دی دەنگەکەی خۆم تەسیر لێ دەکردم و تەسیری ئەوەشی دەکردم کە فێری ئەو شتانە بم کەی دەبی ئەمن فێری ئەو شتانە بم ئەو تشتا بۆ ملەتی مەسەلە ملەتەکەی خۆ ملەتی کورد وەربگێڕمەوە ئەمن جارشکە بیلێمەوە بۆ دەنگە خۆشەی خواشۆی کرد بەهرەیەکی دا پێم یعنی ئەو دەنگەم ئەو شتانم کە فێر بووم بە تەواوێتی فێر بووم قاعیدەکانی ئوسولەکانی کو وەردەگەڕێ کو تەسمیل دەکرێ کو دادەندرێ کو وەردەگیرێ کو دەگوترێ ئەو شتانە بەو نەوعی ئەمن وەرم گرت هەتا وەکو ئامانەتەکەم وەرگرت ئەو ئامانەتەم ئەوەندی وەرم گرت بە تەواویش تەسویلم کردەوە و ئێستاش ئەوە هەتا ئێستا بە من بی هەر خزمەت بکەم و هەتا ئێستاش عمری خۆم هەر بە گەنجێک دادێنم کە عمری 14 ساڵە